ئێستا ئەم ژمارانە یاخود ئەم پێنوێنانە کە بینیمان با تەنها ژمارەی سەوز و سوور نەبن بە بەرزی و نزمیەکەی قسەی زیاتری لەسەرەکەین ئەو ڕوونکردنەوەی زیاتر دەین لەگەڵ سیروان محەممەد کە سەرۆکی دەستەی ئامارە بەشێکی ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمە بێ. بەڕێز سیروان ئەم کاتت باش سلااو لێبێت. ئەمەوێ یەکەم پرسیارم لەوە دەست پێ بکەم دوای 4 مانگ لەسەر یەک بە تایبەت ڕێژەی هەڵاوسانە گەر وەربگرین بۆ لە مانگی حوزەیران بەرز بووە 4 مانگ پێشتر لەسەر یەک هەر دابەزی هۆکاری چیان بەرز بوونەوەی؟ بەڵێ هۆکارەکەی ئەگەڕێتەوە بۆ نوێکردنەوەی ئەو سەبەتەی کاڵا و خزمەتگوزاری و کەلوپەلانەیە کە ئێمە داتاکانی لەسەر کۆکەینەوە لە مانگی 5 لەگەڵ دەستگای ناوەندی ئامار ڕێککەوتین کە ئەو سەبەتەیە نوێ بکەینەوە لەبەرەوەی هەنێ لەو کاڵا و بابەتانەی کە پێشتر هەبووە کەم بۆتەوە لە بازار لەو خاڵانەی کە ئێمە داتاکانی لێ کۆکەینەوە و هەروەها گۆڕانکاری بەسەر جۆرەکانی هاتووە بۆ ئەوەیە ئێمە ڕقەمەکە نزیکەینەوە لەو ئەوەی کە هەیە لە بازار هەوڵمانە لەگەڵ دەستگای ناوەندی ئامار لەبەرەوەی پێکەوە ئێمە هاوبەش داتاکان کۆکەینەوە ئەوان لە 15 پارێزگا و ئێمە لە 3 پارێزگایان 4 پارێزگا لە هەرێم ئەم گۆڕانکاریە هاتووە بەسەر نرخەکانی و بە تایبەتی کابینین لە پارێزگای سلێمانی سا بەرزبوونەوەیکی بەرچاوە بەراورد بە پارێزگاکانی هەولێر و دهۆک. باشە بەڕێز سیروان ئەگەر بەپی ڕێژەی هەڵاوسانەکە سێریکی پارێزگاکان بکەین وەکو ئەبینین لە هەولێر و لە دهۆک بە ڕێژەیەکی کەم دابەزیوە دهۆک 116 بۆتە 115.9 و هەولێریش 111 دابەزیوە بەڵام لە سلێمانی بە ڕێژەیەکی بەرچاو لە 111ەوە چۆتە 113 یعنی ئەم هەڵاوسانە بۆ لە پارێزگای سلێمانی هۆکاری ئەوە چییە؟ ئەوە پارێزگای سلێمانی ئەو کەلوپەلانەی کە گۆڕانکاریان بەسەر هات لەو سەبەتەیە کە باسم کریستا ئەو گۆڕانکاریانە لە پارێزگای سلێمانی زیاتر ڕوویاوە هۆیەکانی نازانین ئایا کەمبوونەوەی ئەو کاڵانە بووە کە گۆڕیومانەتەوە گۆڕانکاری بەسەر نرخەکان هاتووە یان ئەو کاڵانە بە حەقیقی سعرەکانیان نرخەکانیان بەرز بووەتەوە من ینی هەمووشمانەوتی بینیەمان کردێمە لە دەستەی ئامار و مناقەشەشمان کرد لەگەڵ پارێزگای سلێمانی و لەگەڵ ئەو بەشەی کە لە دەستەی ئامار بەرپرسە لە کۆکردنەوەی داتاکان بۆمان دەرکەوت کە ئەو کاڵانەی گۆڕانکاریان بەسەر هاتووە لە پارێزگای سلێمانی زیاتر کاریگەری هەبووە گۆڕانکاری لە نرخەکان لە سەریان نەوەک لە پارێزگای هەولێر و دۆک. باشە ڕاگەاندنی ئەم پێنوێنانە لە دەستەی ئامارەوە چ کاریگەریەکێ بێت لەسەر هەر یەک لە سێکتەرەکان بە تایبەت پێنوێنی تەندروستی یاخود هەر لایەنێکی دیکەیە کە ڕێژێ بەکاربەرە ئەمانە ئێوە چۆن هەماهەنگیتانە بێت تا سوود لەو پێوەرانە وەربگیرێت بۆ ڕێکخستنەوەیان لەگەڵ هەر یەک لە وەزارەت یاخود لایەنی پەیوەندیدار؟ دەستەی ئامار ئەو راپۆرتانە خاتە بەردەست بۆ هەم بە شێوەی ئۆنلاین و ئەوە ئێستاش لێ باسەکەینەوە و هەروەها ئاگاداری لایەنە پەیوەندیدارەکانەکە بە تایبەتی وەزارەتی پلاندانان پێشەوەی بڵاو بکرێتەوە بۆ ئەوەی ئاگادار بن ئیتر ئەمێنێتەوە لەسەر وەزارەتەکان بۆ چۆنیەتی بەدواداچوون لەسەر ئەو نرخانەی کە گۆڕانکاریان بەسەریەت یان زیاتر کۆنتڕۆلکردنی بازار بە مەبەستی نەبوونی گۆڕانکاری یان نەهێشتنی گۆڕانکاری گەورە لەسەر نرخەکان هەرچەندە لە هەرێمی کوردستان ڕەنگە ئەوە بە شێوەیەکی کەمترە کاریگەریە گەورەکەی لەسەر نرخەکان ئەو پشێویەی کە ئیستا ئەبینی لەسەر نرخی دۆلار بەرامبەر دینار کە لە بازاری عێراق و هەرێمی کوردستان لەم چەند ڕۆژەی ڕابردووە ڕوویاوە چەند مانگی ڕابردووش ڕوویاوە ئێمە ئەو داتایانێکی حساب ڵاومان کردەوە باسیەکەین هی مانگی 6 هی مانگی 7 تا 15 16 ئەکەوێتە بەردەست ئەو کاتە بینین ئەو پشێویە کە ئیستا ڕوویاوە لە بازار لە نرخی دۆلار و دینار چۆن کاریگەریە بێ لەسەر ئەو بابەتانەی کە لە ناو سەبەتەکە هەن و لە دەرەوەی هەرێم و عێراقەوە هاوردەکراون ئێمە ئەو کەلوپەلانە زیاتر کاریگەریانە بێ کەلوپەلەکانی گواستنەوە گەیاندن وەکو تەلەفۆن و ئامێرەکانی گواستنەوە و هەروەها جلوبەرگ و ئەو خزمەتگوزاریانەی ترکە لە دەرەوەی هەرێم و عێراق یەت بۆ هەرێمی کوردستان. باشە بەڕێز سیروان لە ماوەی ڕابردووە وەکو دەستەی ئامار هەماهەنگیەکتان هەبوو لەگەڵ عێراق بە تایبەت بۆ وەکۆی کە سمپڵێک وەرگرن لەسەر ئاستی ڕێژەی هەژاری کار بکەن ئەو هەوڵانەتان گەیشتۆ بەکوێ و ئێستا لەکوێدان؟
ئەو پرسیارە من ئەمویست باسی کەم یان قسەیەکی لەسەر کەم لەم بڵوتنە ئەو پێشەوەی بچمە سەر مۆزۆی ڕوپیاوەکە خودی ڕوپیاوەکە بە ئەوەش باسکەم کە ئێمە ئەو سەبەتی کاڵانەی کە ئێستا بەکارێنین بۆ کۆکردنەوەی نرخەکان و ئەو گۆڕانکاریانەی کە کردومانە بەسەری ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ئەو سەبەتەیە کۆنە لە 2012 لە دوایین ڕوپێوی خێزانی کۆکراوەتەوە. ئێستا ئەو ڕوپیەوە خێزانیە گەورەیە کە تایبەتە بە هێڵ و ڕێژەی هەژاری خاڵە سەرچێکەی تری ئەوەیە کە ئەو سەبەتەیە نوێکرێتەوە بۆ نوێکرێتەوە چکە لە 10 ساڵی ڕابردوو یان 11 ساڵی ڕابردوو گۆڕانکاری هاتووە بەسەر شێوازی خەرجی خێزان لە هەرێمی کوردستان و لە ناوچەکانی تری عێراقیش بە هەمان شێوە بە حکمی ئەوەی لە 2012 تا ئێستا گۆڕانکاری گەورە ڕوویاوە لە عێراق لە هەموو ڕوویەکەوە واتە ئەو سەبەتەی کە ئێستا ئێمە بەکارێنین بۆ کۆکردنەوەی نرخەکان دوای 15 حوتی ساڵی 2024 گۆڕانکاری بەسەریەت و ئەو ژمارانەی کە ئێستا لێمە لێ باسەکەین تایبەت بە ژمارەی پێوانەی و هەڵاوسان تەسەوڕەکەین ئێمە گۆڕانکاری بەرچاوی لەسەر دروست بێت. باشە بەڕێز سیروان لە ماوەی ڕابردوو من و تۆ گفتوگۆمان هەبوو لەسەر پەسەندکردنی بودجە چ کاریگەریەکێ بێت لەسەر پرۆسەی ئامار و سەرژمێریکردن لە عێراقا. ئێستا پرۆژە یاخو بڵێن پرۆژەکە پەسەند کرا بودجەی عێراق تەواو ڕێنمایەکانی بڵاو کرایەوە. ئەمە چه هاوکار و یاری دەدەرێکە بێ بۆیەوە کە دەستکەن بە سەرژمێری و سەرژمێری لە عێراق ئەنجام بدرێت؟ بودجەکە بەشێکە لەو پرۆژەیە. ئەو بودجێ ئێمە چاوەڕێکین کە ئێستا ڕێنمایەکانی جێبەجێکردنی بودجەی ساڵی 2023 کەوتە بواری جێبەجێکردنەوە. چاوەڕێکین ئەو ڕێنمایانە بگەن بۆ هەرێمی کوردستان و ئەو بەشە بودجەی کە تایبەتە بۆ سەرژمێری ئەم ساڵ بۆ عێراق کە 100 میلیارد دینارە 12.67ەکەی بۆ ئێمەیە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی ئەدرێ بە وەزارەتی پلاندانان و دواتر بەدەستەی ئامار هێشتا ئەوە نەبینراوە. خاڵەکەی تر ئەمێنێتەوە ئەو ئامادەکاریە تەکنیکیانەیە کە پێویستە بکرێن جگە لەوەی کە پێویستە بۆ ژێرخانەکە. تەبیعی هاتنی بودجەکە هاوکارێکی گەورەیە بێ بۆ ئەوەی ئێمە دەست پێ بکەین بە ئامادەکاریەکان بۆ سەرژمێری و دواتر بۆ ساڵی داهاتوو بزانین بابەتی بودجە چۆن ئەبێت چونکە ئەوەی کە عێراق داینابوو بۆ سەرژمێری بۆ 3 ساڵ یان بۆ 2 ساڵ بریتی بوو لە 350 میلیارد دینار. لە کاتی گفتوگۆکردن لەسەر یاسای بودجەکە لە پەرلەمانی عێراق ئەو 350 کەم کرایەوە و کراوە بە 100 میلیارد و بۆ 2023 تەرخان کراوە. ساڵی داهاتوە گەر هیچ پچرانی نەبێگەر هیچ کێشەیە نەبێ و بودجەکە بە بەردەوام هاتە عێراق و هەرێمی کوردستانیان دابین کرا تەمویل کرا ئەو کاتە ئامادەکاریەکان بێ پچران بەردەوامە بێت. بۆ هیوایانەوەش دەست خۆش بەڕێز سیروان محەممەد سەرۆکی دەستەی ئامار سوپاس بۆیەوە کە لەگەڵمان بوون.